جین سڵاو ئەم کاتی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش دیارە من ئێستا دەمەوێت پەیامی کاندیدێک بگەێنم دواتر لە نێو شەقامەکانەوە دواساتەکانی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئێوە و بینەرانی کەناڵی کەرکووک بگوازمەوە. دیارە ئەمڕۆ هەمووان دەزانین ئامادەبوونی سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی لە هەولێر بۆ خۆی متمانە بوو بۆ هەولێریەکان و لێرە بەڕوونی بە لایەنەکانی وت ئیدی یەکێتی ناحەقی لە کەس قبول ناکە، ئیدی یەکێتی لێرەوە کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێنی بە دەسەڵاتی جیاکاری دەهێنێت. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر سەردانەکەی ئەمڕۆی سەرۆک پاڤڵ بۆ کەرکووک دەمەوێت بچمە لای زۆر بەڕێز کەژاڵ شەهید تەهافەقێ کاندیدی ژمارە 39 لە بازنەی هەولێر. کەژاڵ خان سڵاوت لێبێ. ئەمڕۆ سەرۆک پاڤڵ لە هەولێر بوو. ئەمە تا چەند گرنگ بوو بۆ هەولێریەکان و ئەو پەیامەشی کە هەبوو چواتایەکی هەبوو؟ سەرۆک پاڤڵ ئەمڕۆ بە هەموو هەولێریەکانی وت، نەک تەنها بەلایەنگران و دەنگدەرانی یەکێتی، بەڵکو هەموو هەولێریەکانی وت متمانەتان بە خۆتان هەوێ بۆ جێڕانەوەی مافەکانتان، ئیتر بەو دەسەڵاتە تاکڕەوە بەو دەسەڵاتە جیاکاریە بڵێن بەسە بڕۆن دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان، و ئەگەر دەنجش بە یەکێتی نیشتیمانی کوردستان نادەن دەنگ مەدەن بە پارتی، بۆ ئەوەی ئیتر خەڵکی هەولێر ئازاد بێ و متمانێکی زۆری بۆ هەولێریەکان گەڕاندەوە. ئەوە تا لە سەرتاسەری هەولێر ئاگامان لێ جۆش و خرۆشێکی زۆرمان پێوە دیارە، کەس ناچێتە ماڵەوە هەولێر سەوزی پۆشیوە. باشە، تۆ وەکو کاندیدێکانی دەتەوێت چی بڵێت بە تایبەت کە پێشکەمێک باست لەوە کردوتت دەمەوێت بە بەشێکی نێو پارتی بڵێم ئیدی لێرەوە بەسە و کۆتایی دەهێنین بە دەسەڵاتێک کە ترسی خستۆتە دڵی هەولێریەکانەوە؟ بێگومان زۆر ڕوون و ئاشکرایە کە دوجار ئێمە حزبێک تاکڕەوانە دەسەڵاتی بەدەستە و حکمی ئەم وڵاتە دەکا. ئەمەش بە زەقی دەیبینین لە پێشکەش نەکردنی ئەو خزمەتگوزاریانەی کە زۆر سەرەتایی پێویستن بۆ خەڵکی کوردستان بەگشتی و نەهێشتنی ئەو جیاکاریە لە نێوان خەڵکانی کوردستان. بە نمونە ئێمە باس لە هەموو ئەو داتایانە دەتوانین بکەین کە جیاکاری دەکا، تاکڕەوی دەکا، لە حکومڕانی خۆسەپێنی دەکا و دەمانەوێ ئەو دیوارەی کە حکومێکی تاکڕە و حکمی کردووە ئەوە بڕوخێنین، ئەو دیوارە کە خەڵکی برسی کردووە، لە جیاتی ئەوە پردێکی ئاشتی پردێک بۆ خۆشگوزەرانی ملەتەکەمان دابین بکەین. تۆ کاندیدی و لە ماوەی ئەم چەند ڕۆژەی بانگەشە زۆر چوونەتە نێو خەڵکی، یعنی متمانی خەڵکی بە ئێوە و تا چەند لە سایەی سەرۆک پاڤڵەوە ئێستا دەتوانن بێترس بڵێن ئەگە ناحەقیەکیان بینی بڵێن ئەمە ناحەقیە و بەسە؟ ئەم جارە جیاواز لە بانگەشەکانی تر بێگومان لە سەرجەم ئەو کەرنەڤاڵانەی کە وەکو بانگەشە کراوە و بە تایبەتی ئەمڕۆ خەڵک متمانەی بۆ گەڕاوەتەوە، خەڵک دەتوانێت پشت بەخۆی بەستێ، خەڵک دەتوانێت دەنجی ناڕزایی بەرزکاتەوە، خەڵک دەتوانێت ئازاد بێ و ئەوە شوا دەکا کە ئێمە دڵنیابین دەچن بۆ سندوقەکە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ دەدان و دەرەنجامی دەنگدانی ئەو جارە جیاواز دەبێ. من بەش بە حاڵی خۆم لە ماوەی بانگەشە لە بازارەکان ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆڵان ئەو جۆش خۆشە بە خەڵکەوە دەبینم، ناترسێن، وەکو جاران نین، بێدەنگ نین، دێنە بەردەم کامێراکان ئازادانە دەنجیان هەڵدەبڕن، چاو نەترسانە باس لەو نادادیە دەکەن، لەو نایەکسانیە دەکەن، بەشێک لەوە باز لە باز دەکا، ئەوەی تر باز لە نەبوونی تەعینی دەکا، بەشێکی تر باز لە ئازادگەری ڕۆژنامە نووسان دەکا. سەروەری یاسا جێڕانەوەی سربەخۆیی بۆ دادگاکان، دروستکردنی سەرجەم ئەو پرۆژانەی لە ماوەی 33 ساڵدا نەکراوە، ئەو لە بەرنامە یەکێتیە. سپاس بۆ تۆ کەژاڵ خان، سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ وتەکانت. بەڵێ ڕەنجین ئەمە وتەی ئەم کاندیدە بوو و
ئەوەشی کە هەیە من زۆر لە شەقامی سەرەکیەوە دوور نیم دەنگی هۆڕنی ئۆتۆمبیل و دەنگی لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دێت کە چۆن بە جۆش و خرۆشەوە لە سەر شەقامەکان دەسوڕێنەوە لە چەند خولەکێکی دواتر ئەگەر کات هەبێت و دەرفەت ببێت ئەوە من جارێکی دیکە لەسەر شەقامەوە دەنگ و ڕەنگی هەولێریەکان بۆ ئێوە دەگوازمەوە. ماندوو نەبن ئینشاڵڵا و دەستان خۆش بێت.